بسم الله الرحمن الرحيم. سلام و احترام هەن پێگرد و هەورامانی بەڕێزان و خۆشەویستان لە شارەدەی تەوێڵەوە ئەم جارە هاتمەوە خزمەتتان لە بەرنامەی ڕووناهی کەناڵی دیمەنەوە لە هەر شوێنێک هەن خی پەروەردگار پارێزراومان بکات تاعەت و عیبادەتی ئەم مانگەی لێ قوبوڵ کردبین. وا نزیکی جەژنە بابەتێکی زۆر گەرم و گوڕ هەیە پێویستەکە قسەی لەسەر بکرێ و پێویستەکە خەڵکی ئاگادار بکرێتەوە لێی یان ڕاو بۆچوونی خەڵکیشی سەبارەت پێ بزانین. بابەتی لێبوردەیی، بابەتی دڵفراوانی، سینەفراوانی، یەکتر قوبوڵکردن. عادەتەن ئێمە لە کولتور و دابوونەریتی کوردەواری خۆمانە خەڵکی کاتێک لە یەک زویرە بن لە بۆنەکانە بە تایبەت لە ڕەمەزانە، چونکە ڕەمەزان مانجی نزیکبوونەوەیە لەخوا، مانجی عیبادەتە، مانجی تەقوایە، هەوڵەدەن لە یەک نزیک ببنەوە، هەوڵەدەن لاپەڕی تازە لەگەڵ یەکە هەڵدەنەوە، هەوڵەدەن ئەوەی کە ڕۆیشتووە لە ناخۆشیەکان لە نێوانیانە لە بیری بکەن. بۆیە ڕەمەزان و لە ناو ڕەمەزان جەژنە باشترین دەرفەتێکە بۆ ئەوەی ئێمە لێبوردەیی بخەینە کار، بۆ ئەوەی عەفو سەفح هەموو ئەو مانایانی کە خوای پەروەردگار پێمانەڵێ وەعفو وەسفەح و لێبوردە بن لەگەڵ یەکتر قوبوڵ بکەن، هەڵەکانی یەکتر ببورن. لە جەژنەیە ئیتر ئەبێتە فلتەرێک، ئەبێتە وێستگەیەکی زۆر زۆر باش، ئەبێتە یعنی فرسەتێکی باش بۆ ئەوەی ئێمە لە یەکتر نزیک ببینەوە. لە شارەدەی تەوێڵەوە ئەمانەوێت دەست پێ بکەین و بچینە ناو خەڵکەوە بڵین کاکە ئێوە چۆن لە یەک ئەبورن و کاتێک کێشەیەک ڕوئەدا عەفو سەفحتان چۆنە و تا چەندێک گرنگە ئینسان لێبوردە بێ، تا چەندێک گرنگە ئینسان لاپەڕی تازە هەڵداتەوە، مرۆڤ ڕقاوی نەبێ، مرۆڤ چینە لە دڵ نەبێ. کاتێک کە کەسێک تاوانێکی کردووە، غەڵەتێکی کردووە، تەبعاً هەمومان هەڵە ئەکەین، هیچ یەکێک لە ئێمە نییە هەڵە نەکە، هەموو ئینسانێ، هەموو مرۆڤێک معرەزە بۆ غەڵەت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ كل بني آدم خطأ، هەموو مرۆڤێک هەڵە ئەکا، یعنی هیچ یەکێک لە ئێمە نییە هەڵە نەکەین، بەڵام باشترینمان چێن وخەیر الخەطائین التەوابون، ئەو کەسانن کە دان بە هەڵەکانی خۆیانەنێن. باشە کەسێک هەڵەیەکی کردووە بەرامبەرم، ئێستا هاتووە ئەڵێ داوای لێبوردنت لێکەم. ئەم داوای لێبوردنکردنە خۆی دانانە بە هەڵەیە، معقول نییە من لی نەبورم. زانی بۆ لەبەرەوەی خی پەروەردگار لە تاوانەکانە بورێ، خی پەروەردگار عەفوە، یەکێک لە ناوەکانی عەفوە، یەکێک لە ناوەکانی بریتیە لە لێبوردە، یعنی خی پەروەردگار لێبوردەیە لەگەڵ هەموو بەندەکانیە. دەی من بۆ لێبوردە نەبم؟ ئەلا تحبون ئەن یەغفر الله لەکم؟ حەز ناکەن خی پەروەردگار لێتان خۆش بێ؟ دەی لێ خۆش بووبن، لە بەرامبەر ببورن، لە هەڵەکانیان ببورن، لە کەم و کوڕەکانیان ببورن. بەڕێزان ئێمە ئەگەر لێبوردە نەبین لە نێوانی خۆمانە لەگەڵ یەکە هەڵ ناکەین، لەگەڵ یەکە هەڵ ناکەین، ژیان قورسە بێ، بارودۆخمان قورسە بێ. بۆ چونکە ئینسانەکان لە نەتیجەی نزیکبوونەوە لەگەڵ یەکە تەماسێک ڕوئەدا، بەریەککەوتن ڕوئەدا. کاتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ بڕۆنە ناو خەڵکەوە، باشترینتان ئەو کەسەیە چێتە ناو خەڵکەوە تەحەمولی ئازارەکانی خەڵکەکە، بە بێگومان هەڵەش ڕوئەدا. دەی ئەم هەڵەیە، ئەم نێوانەی کە پیسە بێت کە گەردی تێ ئەنیشە یان خۆڵ ئەیگرێت، بەچی پاکە بێتەوە؟ بە لێبوردەیی پاکە بێتەوە، بەوە پاکە بێتەوە. من دڵم ڕۆژانە سافکەمەوە، من دڵم پاک بکەمەوە لە هەموو ئەو ڕقانەی کە بۆم دروستە بێ، یان نەفس و شەیتان هەوڵەدا بۆم دروستکە. ئەمەوێ ئەوە بڵێم ئینسانێک چووە بەهەشتەوە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی لەبەر یەک خاڵێک، ئەویش ئەوە بوو ئەچووە سەر سەرین شەوانە گردنی هەموو کەسی ئازادە کرد. با بڕۆین بۆ لای ئەو خەڵکی کە ئێستا لێرە بوونی هەیە، پرسیارێکیان لێ بکەین و بڵین ئێوە چۆن لێبوردن لەگەڵ خەڵکە، یان هۆکاری ئەوە چییە کەسانێک لێبوردنین لەگەڵ کەسانێکە؟ فەرموون لەگەڵمانە.
ئەو کەسەی لێبوردەیە ئەبێ ئەو حەقیقەتە باش بزانێ کە خوای پەروەردگار یەکێک لە ناوەکانی عەفوە واتە کاری لێبوردەیی یەکێکە لە کارەکانی خوای پەروەردگار یعنی بەرزە بیتەوە پێی پلت بەرزە بێتەوە لای خوای پەروەردگار حەزەکەم چەند گەنجێک لێرە بوونی هەیە سلام علیکم بچمە خزمەتیان ئەحواڵتان چۆنە باشە شکر یاخوا سەلامت بن وەزاتان جەنابتان خەڵکی تێوێڵن ونیە یاخوا سەلامت بن جەنابتان باشە شکر بابەتەکەی من لەسەر لێبوردەییە بە تایبەت ئێمە ئێستا دەوروبەری جەژنە تا چەندێک گرنگە ئێمە لێبوردە بین لە ناو خۆمانە بە تایبەت خۆتان نەزانن ئیتر جەژنانان ڕەمەزانان فرسەتە بۆ ئەوەی لە یەک ببوورین پێگومان بەناوی خوای گەورە و میهرەبان خدای گەورە داوامان لێکام لێبوردە بین بێگومان دەبێت لێبوردە بین بەرامبەر دۆست و هاوڕێ و خزم و هەر ئینسانی لێبوردە نەبێ بەڕاستی ناکرێت دەبێت لێبوردەبی بەڕاستی باشە جەنابەت کەست بینیوە ڕقاوی بێ بە هیچ جۆرێ لە خەڵک نەبوورێ واللهی طبعا هەموو جۆرە ئینسانێک گەر هەیە بوونی هەیە بەڵام ئینسان تا بتوانێت لێبوردە بێ باشترە لێبوردەی و هەم بەخشندەی ژێکێک لە سیفەتەکانی خوای گەورە ئینسان تا بتوانێت گیان لێبوردەی هەبێ گیانی لێبوردەی ئینسانی پێ گەورەیە بێ پێی گەورە بێ پێشی جوانە بێ لە ناو کۆمەڵگایە بەڵێ بە تەیەکی شتێکی جوانە لە لای هەر ئینسانێک کە ئینسانیت لە ناخوو دڵێ هەبێ هۆکار چییە ئەو ئینسانانەی کە لێبوردە نین بۆ وڵای دەیتر چی وا ئەکا لێبوردە نەبم بەدەست ئینسانەکە خۆی کەوتووە هیوا هەیە بۆ نمونە دوورە لە دینەوە هیوا هەیە بڵێم هەر جۆرە کیبر و خۆ بە گەورەزانینێکی هەیە یعنی بەدەست ئینسانەکە خۆیەتی هیواشەیە نزیکە لە دینەوە هیواشەیە تێگەشتووە لە دنیا لە دین لە خوای گەورە من وەکو پێم وتی لێبوردەیی و بەخشندەی یەکێکە لە سیفەتەکانی خوای گەورە جا ئێمەش دروستکرا و بەندەی خوای گەورەی باش بێگومان خوش پێی خۆشە دڵی بەرامبەرەکە و خۆشکەی بە لێبوردەی بە گەردن ئازایی بۆ نمونە بە تایبەت کە ئێمە لە مانگێکی پیرۆز نزیکە بینەوە شتێکی جوانە ئینسان شتی جوانی تیا بەسەر بێ باشە تا شتێکە لە ناو کۆمەڵگەش و لە لای دینیش شتێکی بێزرا و ناشرین بنوێنێ باشە من ئەگەر بێمە ئەوەوە دابنیشم حەزەکەم ئەم پرسیارە ڕوبەڕووی ئەم برا بە ڕێزە بکەمەوە ئاوا لە جەنابتی نەکەم پرسیارێ برایانە کەس دڵی یەشاندووی بەڵێ هەبووە لێبوردە بوویتە بەرامبەری وڵات دەیان جار ئاوا لەبەر خاتری خۆ هەستت بەچی کردووە کە لێبوردە بوویتە و لەبەر خوا لی بوراوی وڵای هەستم بە خۆشیێکی زۆر کردووە لەبەرەوەی لەبەر خاتری خوا بە کێشەمانەیە ئێمە خی گەورە داوامان لەیەکە لێبوردەی شتێکی جوانە شتێکی پیرۆزە ئەو کەسانەی کە لێبوردەنین وڵی کەسانی لێبر خۆیان بڵێم هۆکار وڵی ڕقاوین و تۆزێ بۆ خزاوین وڵی بڵێم وەکار چی خۆیان نزانن باشە یان خراپە وڵی خراپە زۆریش خراپە ئەرەوەڵا جەنابەت هیچ کات دڵتیان نیشاندووە وڵی هەمومانەوە حاڵەتەمانەیە بەڵامی تر دڵ ئێشاندن جۆری هەیە هیوا هەیە درەنگ ساڕێژە بێ هیواشەیە زووی لێبیریەکە لێبوردە بوویتەیاننا وڵی ئەگەر ئینسان لەبەر خاتری خوای گەورە لێبوردە بێ شتێکی باشە لەلای من خۆی کێشەکە لەوەیە ئێمە ساڵێن گردنم ئازادکە ئەگەر گردنت ئازاد بێ بەس دوایی لە 100 کۆڕ و کۆبوونەوەیە ئەیدەمەوە بە چاویە ناخود کە تۆوتە لەبەر خاتری خوای گەورەیت نابێ بیدەوە بە چاوی وایە ئێوایە یعنی بێ ئاسەوارەکەشی بسەوە بەتەشی هیچ کاتێ دڵتیان یەشاندووە طبعا هەر وەکو کاک خەسرە وتی بڵێ دڵێشان هەر هەیە باشە بڵێ لێبوردە بوویتە بڵێ لەبەر خاتری خوای گەورە دەبێ هەموو کاتی لێبوردەبی لەبەر خاتری خدای گەورە دەبێ هەموو کاتی لێبوردەبی ئێمە بەندەی خدای نیجا لەبەر خاتری خدای گەورە هەموو کاتێ دەبێ ئینسان لێبوردە بێت ڕاستن یەک خاڵ هەیە زۆر گرنگە ئینسانێک کە لێبوردە نەبێ سوبحان الله یعنی ڕۆژ بە ڕۆژ هەستەکە دڵی ڕقترە بێ بۆ چونکە ئەو دڵە پڕ ئەبێت لە ڕق پڕ ئەبێت لە ئاسەواری کۆن لە ئەو ڕووداوانەی کە پێشتر ڕوویداوە بیری لێ ئەکاتەوە ئەزانی زۆرێک لە نەخۆشە نەفسیەکانیش ئەو نەخۆشیە دەرونیانەی کە تووشی ئەم میلەتە ئەبێ هەر هەڵگرتنی ئەم ئاسەوارە کۆنانەیە چەند مانگێک چەند ساڵێک پێش ئێستا
لەگەڵ یا ڕووداوێک ڕوویداوە هەڵی گرتووە لەگەڵ خۆیان گەورەی کردوێتەوە هەتا وای لە تۆ کردوێتی بە نەخۆشی نەفسی بەڕاستی نابێ وابێ بەڕاستی نابێ بەڕاستی وابێ ینی خدای گەورە داوامان ئازانی مەسلەکە چیە مامۆستا خۆی مەسلەکە پێیوەستە بەوەی کە چەندێ نزیکی لە خدای گەورە چەندێ نزیکبی لە خدای گەورە تۆ ئەوەنە بێ لە بوردەبی ئەنی مەبەستم ئەوەیە لە دینەوە نزیکبی ئەتی تۆ کێشە نییە لەبەر خاتری خودها هەموو شتێک عفوەکەی لێ بوردە ئەبی بەس نزیکبی لە خدای گەورە باشە لێبوردەیی ئەوەندە ئاسانە واللهی تر بە پێی مووقیفەکەوێ بۆ نمونە ئیشی وایە توانی بە ئاسانی دڵێشەیە توانێ بە ئاسانی لێبوردەی بنوێنی بەڵام هیواشەیە لێبوردەی ئەنوێنی بەڵام هەر لە دڵ تامێنێتەوە ئەمێنێتەوە من خۆم وە خۆ دوای یانی تۆ لە دڵ یەگری وەڵامی تر لە دڵی نەگری باشە وە خۆی لە دڵی نەگری باشە من خۆم وام تر هەر یەکە و تەبیعەتێکی ڕاستە من بۆ خۆم وام زۆر جاری ینی ئەڵێم بڕۆ لە بەرخاتری خی گەورە ئینسان کە لە بەر خاتری خی گەورە شتی کرد نەباسی شیەکانەوە بوو جەناب فەرموو لە ڕووشی هاتۆ بەڵام تر هەر لە دڵیش تامێنێت ئاسەواری هەیە ئەخر بۆیە تۆ پێویست بە مجاهدەیە پێویست بەوەیە ئەو شەڕە بکەی لەگەڵ نەفسی خۆتە چونکە بەڕاستی سەختە ئاسان نییە زۆر سپاسی جەنابتانەکەین ئێمە زۆر خۆشحاڵ بووین حەزەکەم کەسی تر وەرگرم یاخوا سەلامت بن فعلەن لێبوردەیی هەروە ئاسان نییە بەجددی بۆیە خوای پەروەردگار ئەڵێ الأجر على قدر المشقة ئەمە ئاەت و فەرموودەنیان کە خوای پەروەردگار ئەجرێکی داناوە بۆ فعلێک بۆ کردەوەیەک بە ئەندازەی قورسی و سەختیەکەی اینجا ئەجر و پاداشتی لێبوردەیی ئەوەندە گەورەیە جگە لەخوا هیچ کەسێک نازانێت وەکو هەموو جارێک حەزەکەم ئەزمموی کەسە بە تەمەنەکان وەرگرم لە تەوێڵەیە دوکاندارێک هەیە مامەیەکە بەڕێزە سلام علیکم ئەحواڵتان باشە شکر یاخوا سەلامت بەڕێزەکەی کاک حاجی پرسیارەکەی من زۆر گرنگە جەنابەت بە درێژایی تەمەنی خۆت طبعا کەس هەبووە دڵی یەشاندووی لێبوردە بوویتە بەرامبەری بەڵێ ئەمە ئەم خەڵکی هەورامانە هەمومان یەک ئایلەی لێرە ئاجی نییە ئەگەر ئاجی بێ ڕۆژێکە دوو ڕۆژ ڕۆژێکە دوو ڕۆژ دوای ئەوە براین چونکە ئێمە وەکو خەڵکی تەوێڵە هەمومان خزمین تۆ ناتوانانی خراپەی خزمەکە بڵێ ناتوانین ئێمە وەکو خەڵکی تەوێڵە خراپەی ئەم لاولاژ بڵێن لەبەر ئەوەی ئێمە خوای گەورە و دروستی کردوون باش بین من فەخر بەوە کەم خەڵکی ئەم شوێنە چونکە بۆ ئەم کوردستان دەوڵەمەنە لە هەموو بوارێکە خاصەتەن خەڵکی تەوێڵە حاریە لە دنیا بیری ئیمڕۆ هەی بێ بخوا بیری بەیانی نییە چونکە ئەزانێ خوا هەیە و ئێمە لێمان قەوما هەرچی خراپ بوو هات بەسەرمانە کەس وەکو تەوێڵە لێ نەقەوما ماڵوێران نەبوو ئێمە دارگوێزمان هەموو سووتا دارتومان هەموو سووتا ماڵ و سەروەتمان هەموو ڕۆی پەکمان نەکەوت کێ بۆی دروستی خوای گەورە ئێمە هەوڵماندا بوونەوە ساحیبی مەملەکەتی خۆمان ئێمە ئێستا دەوڵەمەنین لە منتیقەی خۆمان باشە جاران لێبوردەیی ئاسانتر بوو یان ئێستا وەڵا ئێستا باشترە باشترە ئێستا باشتر چونکە گەنجی ئیمڕۆ بڕۆ بۆ لای بڵێ 10,000 بەرێ 10,000 پێ بە 10,000ەکە دەهاتێ گوێ لێ نییە هیچ لە گیرفانیانە بێ دڵی سافە خەڵکی لای ئێمە هەمووی ئینسانی باشن تەوێڵە تا ئێستا دژمنکاری و بەزم و ڕزمی خراپەی تیان نییە ئەگەر مەسەلەن یەکێ خراپەی بڵێ خۆی و خوای خۆی باشە وەکو کولتوری ئەم دەڤەرە بەڵێ جەژنانان ئەچن بۆ لای یەک بۆ گردن ئازادی کردن لە یەک ئێمە وەختی خۆی لە حەفتاکانە باوکمان ئەچووە مزگەوت هەموو پیاوان ئەچوونە مزگەوت هەیە لە چلانە دوان لە مالێدەر دوانی تایە هەموو خەڵکەکە چوە ئەوێ ئێمەش بەیانی زوو هەڵەساین نانمان ئەبر بۆ مزگەوت نان بە سینی ئەمان بێت عادەتمان وا بوو
ئەبێ هەموو کەسێن مەکی هەموو کەسێ بکە ئێستا مەسەلەن ئێمە نانێکمانە برد دراوسەکەمان نوعەتریە بێت ئێتر لە مزگەوت دامان ئەنا هەمویانە خوارد و دوایی بەیانی جەژن ئێتر هەموو کەسێت لەوێ گەردن ئازایی و دەستماچکردن و هەموو شتێک بووە ئێمە وەکو من ماڵە دراوسێمان ڕۆشتوم نیوەڕۆ نانمان نەبووە خواردنی باشوومە ماڵ دراوسەکەمان نانی ترمێ ناوە خواردومە ئێمە فەرقمان نەبووە ئێمە ئەم وڵاتە وڵاتێکی دەوڵەمەنە لە دینە چونکە ئێمە عالمەکانمان زۆر بەڕێز بوون مامۆساکانی قوتابخانە زۆر بەڕێز بوون ئەوانە هاریان کردین من ئەگە ئیسفادەم کردبێ بە زۆرینەی مامۆساکانی ئێرە چونکە بۆ ئامۆژگاریان نەکردین گەنج لە ڕووی نەهات بێتە ناو بازار بۆچی ئەیوت فڵانەکەس ڕیش پێ ناچم لەبەرەوەی بە تەمەەن بوو تا حتا دایگەیوت بڕۆ کوڕەکەم تەماتە بێنە ئەچوو بە دەستی خاڵیە وت فڵانە پیاودانیشت بوو لە ڕوو نهات بچم بکڕم ئەوە نەخەرکی لای ئێمە گەورە بچووکی لەلا بووە بەڵام من سپاسی مامۆساکانی تەوێڵە و قوتابخانە ئەوانە بەڕاستی لەوان مەگەز زەمانەی پێغەمەری خوا مامۆسای تەوێڵە بوو بێ باشە هەستەکەی مامۆسا ئاینیەکانی ئێرە مامۆساکانی مەکتەب دەستیان هەبووە لەو تەبایی کە لێرەیە بوون مامۆساگیان هەمووی هەورامان تەوێڵە بێستونەسکەنەر هەبوو ئێستا یەکەمە لە مەسەلەن موەندیسیا کەس نابێتە بێستوی ئاشتی محەممەدەفەنی ئێستا لە رووسایە لەوێ یەکەم زیرەک بووە داوای مامغەپور تەوێڵە منافەسەی دین بوو عیلم خەڵک بەیانی تا ئێوارە بیر لە چی بوو قوتابخانە بیری لە مزگەوت بوو کێ زیرەکە کێ دەرەجەی باشێنە کێ مؤدەبە کێ خزمەت بە خەڵکەکە کێ پیاوە لەگەڵ خەڵکە پیاوەکانی زوو ڕێزەدێم من باوکمە لێرە مححمویا ڕەحمە منشور بووە ڕێزەدێمەکمان هەبوو لە حەفتاکانە درێم ترێمانەیە خەڵک سەری سرەما ئێمە خۆ ترێمانە فرۆشت گیانێ لەم دوایە لێرە گوێست بە هەروە بووە ترێ بە هەروە بووە دۆفرۆشتن نەبووە هەموو کەسە ڕۆشتووە بۆ هێناوەتی هەوارگە بووە لە ئاوێسەر خەڵک چووە هەوارگەکە بانگیان نەکردی ڕۆڵە وەرە تو بەرە وەرە دۆ بەرە وەرە ماست بەرە وەرە سیرێژ بەرە خواخوایان بۆ بچیتە شت بێنی لە باخەکانی شاکەس ساحی باخ نەبووە خواخوایان بوو بچی لە باخەکەی شت بێن دەیاخوا هەروە ئاوەدان بێ و ئێمەش زۆر سپاسی جناب دەکەین من لای من تۆ بەڕێزی چونکە تۆ دەوری باشت هەیە مامۆسای گۆڵ خەڵکی کەرکووکیت یاخوا ئێوە و مامۆساکانی کوردستان سەربەری دنیا و قیامەت بنەوانە بوونە پرت بۆ ئەم خەڵکە ئەگەر ئێوە نەبن ئێمە حسابمان ڕۆشتووە بە ئێمە ئەگەر ئەم جروپە باش بێ هیممەدی تۆ جەماعەتێ مامۆسای بەڕێزن وایان کردووە ئەم کوردستانە هەر ئینشاءڵڵا سەربەر دوعای خێرمان بۆ ئینشاءڵڵا هەر سەربەر و سەربەر خۆی گەورە لێ فەڕازی سەلامەت بن یاخوا سەربەرز بن سەلامەت بن بەڕێزێکی تر خەڵکی ئەم دەڤەرە وەرەگرم ئەمەوێ پێی بڵێم ڕایان چییە دەربارەی ئەو کەسانی کە لێبوردە نین لەگەڵ خەڵکە سڵاوت لێبێ سلام باشە چی ئەڵێ بەو کەسانی کە لێبوردە نین لەگەڵ خەڵکە وڵا بێ لێبوردو هەبێ لەگەڵ خەڵکە ناکرێت نابێت قینە بەرایەتی و ڕقە بەرایەتی و هەبێت هەبێت لێبوردن هەبێت لەگەڵیانە جار ڕقەبایەتی هەبوو یانی تر هیچ باشە کەسێک ڕقەبەرایەتی هەبێ خراپەکەی لە چیایە تووشی چییە بێ تووشی هەڵی تر دەبێت هەبێت تۆ داوای لێ ئەبێ بچی بۆ لای ئەوە کارتم بڵێ مەسەلەن ڕقایەتیە لەگەڵ تۆیە یا مەسەلەن قسەی لەگەڵ تۆیە بێت تۆ بچی بۆ لای ئەو تۆ لێبوردەوە هەبێت لەگەڵ خەڵکی لێرە جەژنە ئەکەن بە دەرفەتێک بۆی لە یەک ببورن بەڵێ ئێمە لە مزگەوت جەژنانە لە مزگەوت کۆبین و مامۆستا دوای نوێژی جەژن لە مزگەوتە جەژنە پیرۆزە لە هەموو کەسیەکەین گەرنازایی لە هەموو کەسیەکەین لێبوردەمانەیە لەگەڵ خەڵکە لەگەڵ کەسانی ترانێک لە دەوربرنا تێوەڵە دەوروبەری تێوەڵش و ئەم لاولاشە لەگەڵ دەوروبەری خۆشتانە هەتان بەڵێ لەگەڵ دەوروبەری خۆشمانە هەمانە باشە کەس هەبووە دڵی یەشاندبی تا ئێستا نەبووە زۆر باشە ئێمە سوپاسی جەناب دەکەین یاخوا سەربەرز بن خۆی گەورە لێتان ڕازی بێ
طبعا بەبێ گومان ئێمە کە هاتوینێتە ئەم دەڤەرە تەوێڵە و دیارە و دەڤەری هەورامان بە مانای مزگەوت و خانەقا و تەکیە و دین و دینداری لە تەنیشتی مزگەوتی تەوێڵەیە و لە تەنیشتمەوە جەنابی مامۆسا خەتیبی مزگەوتی تەوێڵە بوونی هەیە حەزەکەم بچمە خزمەتی ئەویش سلام علیکم مامۆسا گیان ئەحواڵە باشە شکر یاخوا سەلامت بن مامۆسای بەڕێز بابەتەکەی بەندە لەم ئەڵلقەیە باسی لێبوردەییە بە تایبەت لە جەژنەکانە خەڵکی بەگشتی ئەیکەنە فرسەتێک بۆ لێبوردەیی لە نێوانی خۆیانە تا چەندێک گرنگە ئینسان بە تایبەت موسڵمان لێبوردە بێت لە بەرامبەر ئینسانەکانی تر. بسم الله الرحمن الرحیم پێشەکی بە خێراتنتان دەکەم بۆ ئەو بە سەرکردنەوە چونکە بەڕاستی سەرکردنەوەیەکی گرنگە بۆ مسلمانان کە هۆشیار بنەوە وەکو بیرخستنەوەی من ناڵێن هەموو کەسێک تێنەگەیشتووە تێگەیشتووە بەڵام لە بیرچوونەوە هەیەکەوە یەکەم جار مانگی ڕەمەزان خۆی بە مانگی لێبوردەیی بەناوبانگە ئەنجا خوای گەورەش لە قورئانە ئەفەرمێ یەسئەلونەکە ماذا یونفقون پرسیارت لێ دەکەن چی ببەخشین لە هەموو شتێک گەورەترە واتە چیز ئەکان قولی العەفو واتە لێخۆشبوون لێبوردەیی لە هەموو شتەکان گەورەترە. دیارە مانگی ڕەمەزان ئینسان ئەباتە شێوەیە قاڵبێک ئامادەی دەکا کەوا کۆتایی مانگی ڕەمەزاندا کە بەیانیەکەی ڕۆژی جەژنە هەر کەسێک داوای لێبوردن بکە ئەو کەسەی کەوا بە ڕۆژوو بووە لەو مانگەدا ئەتوانێ ینی زاڵ بووە بەسەر نەفسیدا لە برسەتی و لە تینویەتی و لە بێتاقەتی ئەی چۆن زاڵ نابێ بەسەر ئەوەدا کەوا لە برایەکی خۆش ببێت و داوای لێبوردنی کردووە. جا ئێمە وەکو بیرخستنەوەی بە مسلمانان دەڵێن کاتێکەوە خوای گەورە ئێمەی خستووەتە سەر ئەم زەویە ئێمە لە تاقە کەسێکەوە و لە ژن و پیاوێکەوە ئێمەی دروست کردووە واتە لە ئەسڵا هەموو خوشک و براین ناکرێ خوشک و براش ڕکێکی تایبەتی وەرگرن بەڵێ عاجزی ئەبێ بەڵێ ناخۆشی دەبێت بەڵام ئاخرەکەی چی دەبێت لێبوردەییە کەواتە من هیوادارم لەم مانگەدا کە مانگی ڕەمەزانە ئینشاءڵڵا هەموو کەسێک بە خۆیان بچێتەوە هەروە چۆن خۆمان ئامادە کردووە بۆ ڕۆژوگرتن ئامادەیش دەرببڕین بۆ ئەو کەسانەی کەوا ئەیانەوێ و داوای لێبوردنمان لێ دەکا و ئێمەش بە سنگێکی فراوانەوە ئینشاءڵڵا لێیان خۆش بین. مامۆسای بەڕێز جەنابەت چەند ساڵە خەتیبی مزگەوتی تەوێڵەی؟ وەڵاهی من هەر لە مناڵیەوە لەم مزگەوتەم بەڵام ئەوەی کەوا لەم مزگەوتەدا ئیشوکارێک کەوتووەتە ئەستۆی من تقریبا ئاوا 30 ساڵێک زیاترە کە لەم مزگەوتەدا بە هەموو شێوەکانەوە خزمە دەکەم بە تایبەتیش 23 ساڵ ئیمام و خەتیب بووم. باشە مامۆستا جەنابەت بەو پێی کە کەسی یەکەمی لە ڕووی کۆمەڵایەتیەوە و لە ڕووی تێکەڵبوون لەگەڵ خەڵکی ئێرەیە خەڵکی ئەم دەڤەرە چۆنە بینی بەرامبەر لێبوردەیی لەگەڵ یەکە؟ وڵاهی هەموو شوێنێک ئینسانی لێبوردەی زۆری تایە و کەمیشی تایە تا شوێنیش فەرق دەکات. ئێمە ئەگەر بە پێی بنەماڵەکانی پێشوو وایە ئەبواە یەک کەسمان نەبوایە کە ڕقی وەربگرتایە ئەبواە یەک کەسمان نەبوایە کەوا لێبوردە نەبێت چونکە تەوێڵە ناسراوە بە شوێنی عیلم واتە ئەکسەری مامۆساکان کە من گەڕاوم لە شارەکاندا ئەکسەری مامۆساکان ئەڵێن ئێمە لە تەوێڵە خوێندومانە واتە وەکو ئەگەر عیلمیشی تەواو نەکرد بێ وەکو هەوێنێک لە تەوێڵە خوێندوویە زووتر مامۆسای زۆر بووە ئامۆژگاری زۆریان کردووە چ لە وتارا بێت چ لە مەجلیسەکان بێت چ لە تەعزیە بێت چ لە مەجلیسی مەسەل خوازبینی و شەکرا و خواردنەوەدا بێ مامۆساکان فرسەتیان بۆ ئامۆژگاری خەڵقیان کردووە ئەم خەڵقیان وا ڕاهێناوە کەوا لێبوردە بن کەوا لە یەکتری خۆش بن کەوا سەرفەنەزەریان هەبێت ئەگەر بەپێ ئەوە بواە ئەبواە لێرە یەک کەس نەبواە بڵێ وەڵامن لە فلانە کەس خۆش نابم بەڵام تا حەدێک ئێمە ئەتوانم بڵێم لەم چەند ساڵەی شەڕی ئێران و عێراقدا کە خەڵکەکەمان دوورکەوتەوە
تۆزێک وەکو پێشوو نەماوە ینی ناتوانین جاران باشتر بوو جاران هەر زۆر زۆر من ناڵێم جاران ئەوەندە باش بوو ئەوەندە ڕێک و پێک بوون مەسەر ڕشتپیەکان لە هەر شوێنێک بوو گەنجەکان ڕوویان نەبوو لە ڕوویانە ڕاوەسن بەڵام تقریبان ئێستا هەر یەکە خۆ منتەقەیەکی وەرگرتووە وەکو جاران نەماوە بەڵام بە نسبەتی شوێنانەوە ئەتوانم بڵێم باشترە لە شوێنانی تر باشە مامۆستا ئامۆژگاری چییە بۆ ئەو کەسانەی ڕق لە دڵ هەڵەگرن وەکو وتەیەکی کۆتایی جەنابەت وەڵاهی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلامە فەرمێ ئەو کەسانەی کەوا دەنگدا دەبڕن یا ڕق وەرەگرن لە 3 ڕۆژ زیاتر بێ ئەگەر بمرێ بەشێک لە نیفاق دەمرێت لەبەر ئەوە کە هەموو کەسێک ئامۆژگاریم ئەوەیە کەوا کەس ڕق لە کەس وەرنەگرێت چونکە لە ئەسڵا ئێمە خوشک و برای یەکترین و دوای ئەوە ئێمە قورئانێکمان بۆ هاتووە کەوا دڵ پاک دەکاتەوە ئەنجا ئەگەر ئێمە ڕق لە دڵمان نابێ واتە پێڕەوی ئەو قورئانە نەبوون بۆیە من ئامۆژگاریم ئەوەیە کەوا بۆ هەموو کەسێ بۆ گەنج بۆ پیر بۆ ژن بۆ پیاو بۆ هەموو کەسێک کەوا ڕق وەرنەگرن ئەگەر ڕقیشیان بێت با لە 3 ڕۆژ تێپەڕ نەکا ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ جەنابەت مامۆستای بەڕێز بەبێ گومان ئێمە فەرمایشەکانی مامۆستا ئەبێ وەکو خۆی وەرگرین چونکە مامۆستا هەم خەڵکی تەوێڵەیە و هەم خەتیبی مزگەوتەکەیە و هەم کەسی یەکەمە لە ڕووی بڵین کۆمەڵایەتیەوە کە تێکەڵ بە خەڵکە بێ بەبێ گومان ئەو فەرمایشانەی کە جەنابی مامۆستا فەرمووی زۆر گرنگە بۆ هەر تاکێک لە ئێمە لە کۆمەڵگەیە ئەچمە شوێنی تر و کەسی تر وەرەگرم لەگەڵمانە بمێنەوە. لە خزمەتی یەکێک لە گەنجەکانی تەوێڵەیان هەمووکو مامۆستایەک هەمووکو خەڵکی ئەم دەڤەرە حەزەکەم هەمان ئەو پرسیارانەی ئاراستە بکەم و پێ بڵێم سڵاوت لێبێ. سەلام وەڕەحمەت الله لە تۆش باشە مامۆستای بەڕێز زۆر خۆشحاڵ بووم بە بینینێت. حەزەکەم ئەو باسی دەڤەری خۆتانم بۆ بکەیت لە ڕووی لێبوردەیی و لە ڕووی گردن ئازادیکردن لەگەڵ یەک بە تایبەت ئێستا بەرەبەر جەژنەیە چۆنیە بینی؟ خۆی لێبوردەی یەکێکە لە هەرە چارک یەکێکە لە هەرە کارە چاکان کە خۆی گەورە پەسەندی کردووە عەفوویەکی زۆر زۆریاوە بۆ کەسانە کە لێبوردن لێبوردەیی لەم منتیقەی ئێمەش لە شارۆچکەی تەوێڵە لە مەفهومی ئیسلامەوە وەرگیراوە بەپێی ئەو ڕابردووەی کە هەبووە تەریقەتی و حجرە و تەکیە و خانەخاکان و مزگەوتەکان ئەمانەش دەورێکی باڵایان هەبووە بەسەر ناوچەکەدا. یعنی ئەوان وایان کردووە کە مەفهومی لێبوردەی لێرەیە پەرە بسەنێ و باش بێت لەگەڵ یەکان. بەڵێ ئەوان دەستێکی باڵایان هەبووە لە داوای لێبوردنکردن لەبەر ئەوەی کە عەفوویەکی ئەوەی زۆرتر لێبوردە بێ خی گەورە لە تاوانەکانی خۆش دەبێت. باشە گەنجانێک هەن کەسانێک هەن ڕق لە دڵیانە ئەهێڵنەوە چیان پێڵێ ئەو جۆرە کەسان؟ ئەو کەسانە وەڵاهی داوای لێبوردنکردن داوای عەفوو لە هەموو شتێک لەبەر ئەوەی پاداشتەکەیوەنە گەورەیە داوای لێبوردنەکەی باشە ئەوەی پەیوەندی پچڕان تۆ پەیوەندی لەگەڵ بەهێز بکەیت بڕۆی سەردانی بکەیت ئەوەی عەزیەتی دای ئازاری بای تۆ بڕۆی چاکەی لەگەڵا بکەیت و هەتاوەکو لەگەڵ دژمنەکانیشمانە لەبەر ئەوەی ئەوانیش دەبنە پاڵپشت بۆ مسلمانان ئەبنە پاڵپشتی من جاری وایە لەم دەیە کەسێک لە خۆی ڕقی لە منە وا لە من تێ ناگا من ئەوڕۆم یارمەتیەکی یەتە دوکانەکەم یارمەتیەکی ئەم هاتووەتەوە بۆ لام ئەڵێم تۆم نەمزانیوە وای لە خۆم ڕقم لێ بووە لەبەر من چاکەیەکم لەگەڵا کردو لەبەرەوە هەر چاکە بکەیت و لێبوردە و زیاتر بێ دژمنەکانیش دەبن بە دۆست
حەدیسی فەرموودەیش پێغەمبەری خوایش باشە ینی تۆ بە کاری چاکە وەڵامت داوەتەوە بەڵێ بەڵێ ئەو کەسەی کە ڕقی لێت بووە بەڵام یەکەم جار نەتی ناسیوە دوایی لە ڕێی کردەوەکانتەوە تۆی ناسیوە و بە جۆریکی تر وەگەڵێ تەسەوری بۆ تۆ هەبووە حەزەکەم ئەوە بپرسم ئێستا و جاران فەرق هەیە لە بینی لێبوردەیە هەر لەم دەڤەرەیە پێشتر چۆن بوو ئێستا چۆنە منتێ ئەم شارۆچکەیە مە شارۆچکەیەکی کۆمەڵایەتی زۆر کۆمەڵایەتین لەبەرەوەی لێبوردەیمان تا ڕادەیەکی زۆر لە هەموو شوێنەکان باشترە هەمومان پەیوەندیمان بە یەکەوە هەیە هەمووی نەخۆش بێ ئەوەی سەردان کەسانێک هەونە نێوان خەڵکێک و ئەگەر ئاشتەوایی ئەەکەن لەبەر ئەوەی هەمومان وەکو عیلەیەکی گەورەین لەم منتێقەیە هەمووی وەکو خێزانێکی هەموو وەکو هەر ئازیژە بێ بەڵام جاری لێبوردنیشمان هەرە بێ ئیشەڵا لێبوردنیش هەیە ئارەوەڵا هۆکار چییە ئەوە خەڵک لێرە زۆر وا باسەکە کە دڵنەرمن دڵسافن زوو لێبوردن ئەمانە هۆکار چییە؟ هۆکارەکە منتێقەکەمانە سەرچاوەی حوجرە و تەکیە و مزگەوتەکان بۆ مەفهومی دینی ئیسلام وای کردووە تا لێبوردە و زیاتر بێخوای گەورە عەفویش زیاترە ینی هەر لە کۆتایی ئەگەڕێیتەوە بۆ پەروەردە ئایلەکە ئەم دەڤەرە هەڵی گرتوێتەوە کە بەڕاستی ئەوە زۆر گرنگە ئێمە زۆر خۆشحاڵ بووین بە بینی جەنابەت مامۆستا بەڕێز یاخوا سەربەرز بن طبعاً ئەم بابەتانەی کە هەم جەنابەت هەم خەڵکی تر باسییان کردووە دەق و فەرموودە و ئاەتی زۆر لەسەرە یعنی یەکێک لەو بابەتانەی کە بۆ نمونە حەزرەتی ئەبوو بەکر کاتێک کە تۆمەتە ئەدەنە پاڵ کچەکەی حەزرەتی عائیشە یەکێک لەو کەسانەی کە تۆمەتەکە بڵاوەکاتەوە گەنجێکە ئەبوو بەکری سدیق کۆمەکی کردووە و وەگەڵێ بەخێوی کردووە کە تووڕە ئەبێ لێی ئەزانێ ئەو بابەتە ئەو بڵاوی کردوێتەوە خی پەروەردگار ئاەتێکدا ئەگرێ فەرمێ لێبوردە بن ئەلا تحبون ئەن یغفر الله لكم ئێوە حەز ناکەن خی پەروەردگار لێتان خۆش بێ هەموو کەسێک حەزەکە خی گەورە لێی خۆش بێ ئێمەش ئەبێ لە خەڵکی خۆش بی تاکە کردەوەیەک کە ئەجرەکەی دیار نییە بریتە لە لێبوردەی لە ئاەتەکەی فەرمێ خی پەروەردگار فمن عفا وأصلح فقد وقع أجره على الله هەر کەسێک لێبوردە بێ و چاکەکار بێ ئەو ئەجرەکەی تەنها خی پەروەردگار دەیزانێ تابان ئەمە مەفهومێکی ئاینیە هاتوۆتە ناو کۆمەلگەوە و هەر کۆمەلگەیەکیش دەستی بەم ئاینەوە گرت بێ پەروەردەی ئەم ئاینەوە گرت بێ ئەو کۆمەلگەیە لێبوردە بووە دڵساف بووە هەتا توانی بێتیان نزیک بوونەتەوە لەیەک دووبارە زۆر سپاس بۆ جەنابتان مامۆستا بەڕێز من زیاتر خۆشحاڵ بووم دوعای خێرمان بۆ بکەن و دوعای خێرتان بۆ بکەین ئینشاءالله سەربەرز بن یاخوا سەلامت بن یاخوا بەڕێزێکی تر وەرەگرین هەر لە تەوێڵەیان زۆر بە جوانی خۆی گۆڕیوە یعنی کەشخە و قۆزە حەزەکەم بەرەبەر جەژنەیە ئەو پرسیارانش ڕوبەڕووی ئەم بەڕێزە بکەینەوە سڵاوت لێبێ سڵاو سەرچاو بەخێر بێ سەلامت بنیاخوا بەخێر بن سەر جنابەت خەڵکی ئەم دەڤەرەی من خەڵکی تەوێڵانی میوانم وەکو خۆتان بەخێراتنتان خەڵکی لەبجێ شەیدە باش بەڵام زوو سەردانی ئێرەکەم بە حکمیەوەی هەورامی ئەزانم ئەممان تێسەنی وەشەنی مەمنون سپاس دەکەم تۆژەڵی ڕۆژێکە لێرەی فێری هەورامی یاخوا سەلامت بن خۆی گەورە لێتان ڕازی بێ زۆر خۆشحاڵ بووم من زیاد جەنابەت هەڵەبجەیت بەڵام هاتووی بۆ تەوێڵە بۆ سەردان بۆ سەردانە باشە بابەتەکەمان بابەتی لێبوردەییە تا چەندێک گرنگە ئێمە لەم بەرەبەری جەژنەیە لێبوردە بین لەگەڵ یەکە لێبوردەیی گەورەترین شتە ئینسان کە بتوانێت بیکە هەموو کەسێک ناتوانێت لێبوردە بێ پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی کاتی خۆی ئەوەی کاری نەشیاوی بەرامبەریان کردو کەسێک بووە کە لێبوردەیی بووە ئێمەش کە ئومەتی پێغەمبەرین صلی الله علیه وسلم ئەبێ چاو لەو زاتە پیرۆزە بکەین کەوابوو لێبوردنین باشترین شتە بە تایبەت لەم جەژنەدا داوا لەو کەسانەیەکەم کە دڵی خەڵکیان ئێشاندووە کە حەقی خەڵکێکیان لەلایە داوای لێبوردن بکەن داوای لێبوردن کەس بچووک ناکاتەوە ئەو کەسانی کە داوای لێبوردنەکەن زیاتر گەورەیە بن و هیوادارم کەس دڵی کەس نێشێنێ چون دنیا دوو ڕۆژەوە نایێنێ باشە ئەو کەسانەی کە ڕق لە دڵ هەڵەگرن زیاتر لێبوردەنین
چیت هەیە بۆیان من ئەڵێم نەخۆشیە ئەو کەسانەی کە ڕقەڵەگرن نەخۆشیەکە و داوایان لێ یەکەم کە بە خۆیانە بچنەوە ئەوەنە ڕقین نەبن چون ڕق ئەو سووتێنێ ڕق وێران تەکە بتانی کە تۆ ڕق هەڵگری بەرامبەر کەسێک هەموو ڕۆژێ بە فکر بکەیتەوە کە تۆڵی لێ بکەیتەوە لە شێوازێ تۆڵی لێ بکەیتەوە ئەو سووتێنێ خۆ وێرانەکە خۆ لە ناوە بە کەوابوو بگەڕێنەوە بۆچی بۆ لێبوردەیەکە لێبوردن باشترین چارەسەرە باشترین ژیانە دڵ و دەروونێکی ئاسوودە بێ ئەگەر ئینسان لێبوردە بوو هەموو کارەکانی باشە داوە دەست باشە دەوروبەری جەژنە لە دەڤەری ئێوەیە لە هەڵەبجە بەڵێ گردن ئازادیکردن لە یەکتر چۆنە گردن ئازادیکردن وەکو عامی خەڵکی کوردستان ئامەشۆ یەکترەکەین دوای برنج و فاسۆلیا حیاتەکە تەڵان گۆشتەکەمان خوارد دوایەوە چین بۆ ئێوەش برنج و فاسۆلیا لا ئێمەش برنج و فاسۆلیا و قەیسی و ئەمانە کە لێندا نوێش کرا ئیشاڵاییتەوە بۆ ماڵەوە لە ماڵەوە ئەچی هەر دراوسێک لە ماڵە دراوسەکانەوە دەست پێکەی دوای خزمەکان وەڵام من ماڵە بێگانە شەگەڕێ ئەگەر نەیناسی نەیشم ناسی وەگەڕاوم سەردانی نەخۆشم کردووە ئەوەی کە تەعزیە هەبوو وەکو تەعزیە ناکە بڕی بەلای چوم سەردانی کردو جەژنە پیرۆزەم لێکردم بزانم چکلێتیان هەیە بۆ چکلێتەکە ڕۆشتم بۆ ئەوەی کە جەژنە پیرۆزیان لێ بکەم و کە لە بیریان بچێتەوە ئەو مۆزوعی کاتۆ بە سەریانە ئەو حادیسە یا ئەو تەعزیە لە بیریان بچێتەوە لەبیریان بچێتەوە باشە حەزم کرد وەکو کۆتایی ئەم پرسیارت لێ بکەم عادەتەن جەنابەت تەمەنێکت هەیە چۆنیە بینی لێبوردەیی لە کۆمەڵگەی ئێمەیە بە تایبەت لە دەڤەری هەورامانە جاران باشتر بوویان ئێستا دەڤەری هەورامان و هەڵەبجە شارە زۆر بە تایبەتی ئەو لێبوردەیی لێرە هەیە بڕواناکەم لە سنوورەی کە هەبێ بەڕاستی خەڵکێکی لێبوردە خەڵکێکی من لەم هەورامان لەم تەوێڵە بڕواناکەم ئەم تەوێڵە لە مانیەکە 4 جار کێشیان بچێتە دادگاکان هەمووی لەناو خۆیانە لێرە کێشەکانیان چارەسەرەکەن لێرە کێشەکان کۆتایی پێن مەگەر ئیتر شتێک بێت کە لە دەست دەرچوو بێت کە نەتوانن سەیتەرە بکەن بەسەریا ئەو لێبوردەیی لە هەورامان بینیومە لە شارە زۆر دیومە لە هەڵەبجە دیومە لە هیچ شوێنێکانم دی زۆر سپاس بۆ جەنابەت ئێمە خۆشحاڵ بووین خی گەورە لێتان ڕازی بێ سەربەرز بن یاخوا سەلامت بن مبارەک بێ باشە ینی جەنابەت هەورامیە زانی بەڵێ قوربان باشی باش دە بە هەورامی داوای لێبوردن لەو کەسانە بکە کە دڵیانە دیێشاندووە داوا و عەفوە چا خەڵکا کەرو هەرکەس دڵم ئێشتان دڵم عادزکردن داوا کەرو جەیسەوە گردم ئازا کەر و گردنش ئازا بوو وەرخوا ئێستا بە من بڵێ دووبارەیکەرەوە هەر نازانم قوربان ئینشەڵا فێرەبی یاخوا سەربەرز بن خی گەورە بێتان ڕازی بێ سەلامت بن یاخوا یەکێک لەو بەڕێزانەی کە خەڵکی ئەم دەڤەرەیە قسەیەکی زۆر جوانی کرد وتی هۆکاری ئەوەی کە خەڵکی دەڤەری هەورامان زۆرترین لێبوردن لەگەڵ یەکە ئەوەیە کە شوێنەکە شوێنێکی ساردە عادەتەن ئەو شوێنە گەرمانەی کە وەکو خوارو زیاتر وەگەڵێ هەڵەچن زیاتر تووڕەبوونیان پێوە دیارە حەزەکەم زیاتر بچمە لای و بیدوێنم بزانم ڕای جەنابیان چیە سڵاوت لێبێ سەرچاوم باشە شکر یاخوا سەلامت بن دەڤەری ئێوە هۆکار چییە لێبوردەتان لە ناو خۆتانە زیاترە زیاتر لە یەکەبوورن گردن ئازادیکردن لە لای ئێوە چۆنە وەڵاهی پێشەکی بەخێر بێن سەر چاو سنووری ئەمە لە من پێم وایە ئێستا هێشتا لە وەکو پێویست نین لە چاو ڕابردوو پێشتر لێبوردەتر بوون باشتر بوون هەندێک شت وەکوەوە تۆڵێ من خەڵکێکی زانستی نیم وا تەدویقیکەم بەڵام بە پێ هەندێک سەرچاوە ئەڵێن ئەو شوێنانەی کە فێنک و ساردە عقلەتیشیان مێشکیان ساردە زۆر تووڕە نابن من پێم وایە لە دێر زەمانەوە ئەم سنوورانە سنووری هەورامان و بەعام دینێک سەرپەرشتی کردوون زەردەشتی بووە ئاور و مازدا خواوەندی یاشتی ئەمە دەوری هەبووە یا دوایی هاتووە ینی ئێمە خۆمان نەڵێن لەگەڵ هەر کەسێکیژە تەنانەت کێشەیە تێکەوی کەوتیانە ئەڵێ کە ئەکە تەواوە وەکوەوە بڵێ سڵح کراوە تەواو ئەم سنووری ئێمەش لە پێشتر ئێمە شوێنێک بووە مەدرسەی دینی تیا بووە هەموو کاتێکیش هەموو خەڵک جەماوەەر زیاتر
گوێ بۆ مەلا بێ شێخ بێ بە حسابیەوەی خەڵکێکی متەدەینە خەڵکی کورزە دەور و تەیسیری هەبووە پێشتر ئێمە خانەقاکان دەوری سەرەکیان هەبووە بۆ نمونە ئەم شوێنەی لای ئێمە قەرەباڵغترین شوێن بووە سەیری شاکر فەتاح بکە لە 1930 هاتووە بۆ ئێرە وەسفی ئێرەکە ئەڵێ لێرە 300 ماڵ بووە تقریبەن ئەو وەختە لە دوای سلێمانی و هەڵەبجە خوێندنی تێهاتووە خوێندنیش پێش ئەویش مەدرسە هەبووە لە خانەقاکان بۆ نمونە ئەگەر شتێک کێشەیەک ڕوویدا بێ ئەمە خانەقاکە لە خوارەوە یاگەچوونەوە تەسویرێکی بکەن قەتڵیش بوو بێ هەر کێشەیەک بوو بێ هەرکەس چوو بێتە خانەقاکە ئیتر جورئەتیان نەکردووە بچن بە شوێنە و ئەوانیش مەزدەرێکی باش بوون بۆ ئەوە نەک دەوری ئەوەیان بینی بێت دەوری ئاشتەوایی و علم و معریفە و ئەمەیان بینیوە زۆر نەکەوینە وەسفی خانەقا بڵێن کابرا شێخەیە من شێخی ژنیم بەڵام وەختی خۆشی تەنانەت ئەم سنوورە ئێمە هەر بەعام خەڵک فەقیر و قەت کەس ژووری میوانی نەبووە هاتوون تەکیە هەبووە لەوەی ئیسراحەتیان کردووە بۆ نمونە ئەگەر من ژوورێکیشم نەبوو بێ میوانەکەم بردووە لە خانەقا ژووریش هەبووە خەوتنەوە دەور و تەیسیریان هەبووە ئەنجا بۆ نەک بە بۆنێ خاستەن بۆنەکانی تریش وەکو بۆنەی مەسەلەن جەژنەکان قەت لەگەڵەوە نیم کابرا هەر لە دوورەوە بڵێ گەردنەوە ئیسلام خۆشی وا ناڵێ ئەڵێ بڕۆ بزانە چیت کردووە بڵێ ئەوەم کردووە و ئەگەر دان بە هەڵەکەی خۆتا بدەیت و بەڵێ دوایی داوای ئەوەم کردووە تەنانەت بۆ حەج تۆ ئەگەرە چی بۆ حەج بێ بە من بڵێ کاکە وەڵاوەنە پارەم خواردووی ئەوە نەم پێودی گەردن مازایەکەیانە ئەنجا دروستە ئەمانی لای ئێمەش هەروە بووە جا دەورە دینیەکەش خەڵکی ئەوڕەمان خەڵکێکی متەدەین بووە لە کاتەکانی پێشوە زۆرتر ملتەزیم بوون ئیلتیزامیان بەو دەقائینیانەوە کردووە ئایا ئەوانەی پێشوو بن دەوریان مابێتەوە ئایا ئەوانەی دواتریش بوون زۆر باشە ئێمە زۆر سپاسی جنابتەکەم بەخێرێتان ڕازی بێ ئێمە خۆشحاڵ بووین بە دیداری جنابتان سەربەرز بن یاخوا یاخوا سەلامت بەخێر بێن هێشتا لە تەوێڵەیە ماوین حەزەکەم دایە حاجیەک هەیە لێرە وەریگرم سەبارەت بە بابەتی لێبوردەیی باسێکی کاتی خۆیمان بۆ بکە چۆن گردن ئازادیان لەگەڵ یەکا کردووە و ئێستا چۆنە و تا چەندێک گرنگە گەنجەکان و نەوەی تازە لێبوردە بن لەگەڵ یەکە دایە حاجی سلام علیکم علیکە سلام و ڕەحمەت الله بەخێر هاتن بەسەر تەندروستی چۆنە خوا بەزیابی یاخوا باش بوو لەخوا بەزیابی تاوا بێ خێری خوایە خوانەی بڕی الحەمدولله الحەمدی سەنا بۆ خوا گردن ئازادی کاتی ئێوە چۆن بوو خوانەی بڕی ڕۆشتوین ماڵان ئەگەڕان پیاوانمان لە مزگۆت تا هەروە گەڕان باشە چێشت و نانی جوانمان کردووە بۆ مزگۆت پیاوە قابلیەتداران و نوێشگەران نانیان خواردووە و لەوە دوا هەڵساون گەردەنازایی لە خۆیان کردووە و هاتوونە تۆماڵ ئێمە هەر دەروبەرەمە خۆمان ئیتر هەیە کاسە جەژنمان بووە و ڕۆشتین و گەردەنازاییمان کردووە و خوانەی بڕی ماڵاوا و ئیتر ئەوان هاتوون و ئێمە ڕۆشتون و قسەی خۆش و باشە حاجی چەندێک گرنگە نەوەکانی تازە نەوەی تازە لێبوردە بن لەگەڵ یەکە ئەری وەڵا لەخوا بەزیاد بێ ئەوەڵا ئەگەر بنەڕەتەکە پاک بێ و لێبەردە بێ مناڵەکانی تەر بە دوای خۆتاچی ئێمە خوانێ بڕێگە حادیسێک شتی گرلێمان خۆما بێ هەر بینی خۆمانە شکات و شکاتکاری نەبووە چوار پیاوە وەکو تۆ ڕۆشتون بینەکەیان خاص کردووە دانیشتوین و گەردەنازاییمان لە خۆمان کردووە هەر لە ناو خۆیان باشە هۆکار چییە؟ لە لای ئێوە لێبوردە زۆرترە لێبەردووە زۆرترە خوانێ بڕێ چونکە تێ پشتمان بە پشتی یەکەوە بەدینی محەممەەوە گرتومانی ئەزانی ینی دەستان بەدینەوە گرت دەستمان بەدینەوە گرتووە خوانەی بڕێ تاعاتکەر بین و ڕۆژ و گیر بین و غێبەتمان نەکردووە و خردلی ماڵی و حاڵ و کردەوەی خۆمان بووین لەخوا بە زیابی ئیتر ئەگەر غەدەڵەتی و شتێک کرابی لە ناومانە خۆمان لە بینی خۆمانە پیاوی قابلیەتدارمان بۆ بێنمان خۆش کراوە یا ژن ئێتە نەکۆتونە دەستی تۆ دەستی یەکێکتر لەخوا بە زیابی ئیسێت نەوەکانمان حەل لە خۆمان نەکەن
ئیسە بنەڕەتی لامانی بنەڕەتەکە باش بێ ئەو بناڵانی چاش واتە هەر سەری ئەو بنەڕەتی خۆتەوە لەخوا بە زیاد لەخوا ئێمە خۆشحاڵ بووین بە دیداری جەنابەت وەڵای منیش بەخێراتم بەسەر چاوم یەکی تۆ شێرکۆ ئەوی شێرزا و ژیوارن خوا لێ خوا سەربەرز بێ خی گەورە لێتان ڕازی بێ و سەلامت بنیاخوا داوای دوعای خێرت لێ یەکەین دوعای خێرمان بۆ بکە وان بەدەستنوێ انشاءالله بەڵکو خی گەورە ئەم ڕەمەزانەی لێ قبول کردبین و خوای بە بێوەی بە بێمزەڕەت ئەم جەژنەش بێتە جەژنی خێر و خۆشی بەخۆشی بیگرین و ڕەمەزانەکەمان دڵمان خۆش بێت انشاءالله انشاءالله سەربەرز بنیاخوا ئێوە خواکە ئەمە درێژ بین وینەوەکانتان ساڵح بن وڵاوە ئەو دوعاەت زۆر گەورەیە ئەی وەڵا لەخوا بە زیادی من هەر بەوە مناڵان ئەم واکەم ئەڵێم خوا گەورێ ئەوڵا لەشی ساخ و سەری دینداری بڕۆن بەڕێوە لان نەدەن لەسەر بنەڕەتی با باپیری خۆیان لەخوا بە زیاد خی گەورە لێتان ڕازی بێ و تەمەند درێژ بنیاخوا سەلامت بنیاخوا بەڕێزان هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەم بەرنمەیەشمان بەڵام پێش ئەوەی کۆتایی پێبێنین حەزەکەم کورتکراوەی ئەم ئەڵلقەیەتان پێڕابگەێنم ئێمە هاتینە دەڤەری هەورامان و بە دیاریکراویش هاتینە تەوێڵە ئەوەندەی بیستمان لێرەیە خەڵکانێک بە تەبایی ژیان بەسەرەبەن لێبوردن لە ناو یەکە حەزمان کرد ئەم دەڤەرە لە نزیکەوە ببینین و خەڵکەکەی لە نزیکەوە بدوێنین بەڕاستی ئەوەی کە زۆر گرنگ بوو لەم ئەڵلقەیە باسی لێوە بکەین چەند خاڵێک بوو خاڵی یەکام ئێمەی کورد بە گشتی موسڵمانی و موسڵمانێتیش دەستگرتنە بە قورئان و بە فەرموودەوە دەقەکانی قورئان و فەرموودە پێمانە فەرمێکە بەڕاستی خوای پەروەردگار یەکێک لە ناوەکانی ئەلعەفوە ئەلعەفو یعنی لێ خۆش بوو لێبوردە خوای پەروەردگار غەفارە لە خەڵکە بورێ لە تاوانی خەڵکە بورێ کەواتە خوای پەروەردگار فەرمێ فەعفو وەصفەحو لە یەک ببورن یعنی صفەتەکانی خوای پەروەردگار بەکار بێنن لە ناو خۆتانە بە تایبەت بڵین لە میهرەبانی و لە لێبوردەیی لەگەڵ یەکترە ئەلا تحبون ئەن یغفر الله لكم ئێوەش حەزەکەن خوای پەروەردگار لێتان خۆش بێ کەواتە لە ناو یەکە لێ خۆش بوو بن لە یەک خۆش بن لەبەرەوە زۆر گرنگە ئەم خاڵە تۆخ بکەینەوە لە ژیانمانە ئێمە مادام موسڵمانین پابەندین بە دینی خۆمانەوە دەی دینەکەشمان پێمانەڵێ ئەبێ لێبوردە بین بەڕاستی ئەبێ دڵمان گەورە بێ لەگەڵ یەکە بێ گردن ئازادی لەگەڵ یەکا بکەین بە تایبەتی تر ئێستا بەرە جەژنەیە هەمومان نزیکی یەکە بینەوە و کردومانە بە وێزگەیەک و کردومانە بە فرسەتێک کردومانە بە هەلێک بۆ ئەوەی لە یەک نزیک ببینەوە بۆ ئەوەی گردنی یەکتر ئازاد بکەین بەڕاستی گرنگە لێرەیە کۆتایی بە هەموو ئەو خلافاتانە بێنین کە پێشتر توشمان بووە واتە بە مستەڵەحێکی تر ئێمە لاپەڕەی تازە لەگەڵ یەکە هەڵ بدەینەوە هەر کاتێک ئەمەت کرد ئەزانم قورسە ئەروە ئاسان نییە لەوەی بڵێ مامۆستا بەخوا تۆ دەنگت لە تێریەوە دێ نا ڕاستە قورسە گرانە سەختە کەسێک پێ بە جەرگی خۆیان بنێ کەسەکەی بەرامبەر بێڕێزی بەرامبەری کردووە زوڵمی لی کردووە ستەمێکی لی کردووە بەڵام ئەم کەسە هەموو ئەم بابەتانە وەلا ئەنێ ئەڵێ لەبەر خوا لی خۆشە بم لەبەر ئەجرە زۆرەکەی لی خۆشە بم آخر بۆیە ئەجرەکەی دیار نییە بەڕێزان یەکێک لەو کاروکردەوانەی کە ئەجری دیار نییە بریتە لە لێبوردەیی فقد وقع أجره على الله کەس نایزانێت تەنانەت پێغەمبەریش عليه الصلاة والسلام تەنها خوا نەبێ جل جلاله کە زۆر گرنگە مادام ئەوەندە پاداشتەکەی گەورەیە دیارە کارەکە سەختە هەروە ئاسانی من پێت بڵێم بڕۆ لێبوردە بەدەی ئەوە گردنم ئازاد کردی گردن ئازادیەرەوە نییە بڵێم گردنم ئازاد کە و تەواو بڵێم ئاهتەی ئەوە گردنم ئازاد کردی و بڕۆ بەڕێی خۆت نەخێر تۆ بێ ئەو ئاسەوارەی کە لە دڵ تا دروست بووە ئەو هەموو ڕەشاییە کە لە دڵ تا دروست بوو ئەبێ پاچی کەیتەوە بێ نەیهێڵی
ئەبێ لە شوێنانە باسی نەکەی ئەبێ بیریشی لێ نەکەیتەوە ئەبێ لە کۆڕ و کۆبوونەوەکانە نەیدەیتەوە بە چاویە بۆ کە تۆ لێبوردە بووی چاوەڕێی پاداشتە گەورەکە بووی ئەبێ بە ئەندازەی ئەوەش ئازارەکەت هەبێ ڕاستە وەڵی ئازاری هەیە ناخۆشە پێ بە جەرگ و دڵی خۆتە ئەنەی پێ بە دڵ و دەرونی خۆتە ئەنەی لە پێناوی چیە لە پێناوی خوایە لە پێناوی ڕەزامەندی خوایە لە پێناوی ئەو بەهشتە گەورە و گرانەیەکە بۆ کەسی لێبوردە دایناوە کەواتە تۆ مسلمانی لێبوردە بە ئەشزانم سەختە بەڵام ئەو سەختە ئەو سەختیە لە پێناوی پاداشتێکی نەبراوە و نەزانراوە ئەی چێژین هەر لە پێناوی خوای پەروەردگارە تا ئەڵلقەیەکی تر و بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم السلام عليكم ورحمة الله وبركاته